خۆشەویستان وەکو ئاماژەم پێکرد تەوەری یەکەمی بەیان باش کوردستان تەوەرێکی ئاینی و تایبەتکراوە بە کۆتا ڕۆژەکانی مانگی ڕەمەزانی پیرۆز بۆ گفتوگۆ زیاتر لەسەر پیرۆزی ئەم چەند ڕۆژی کۆتای مانگی ڕەمەزان و چۆنەتی بەردەوامبوون لەسەر عیبادەت و خواپەرستی لە دوای مانگی ڕەمەزانیش گفتوگۆ لەگەڵ مامۆستا محەممەد ساڵحەت مامۆستای ئاینی دەکەم ڕاستەخۆ لە دەروی ستۆدیۆ لەگەڵمان دەبێت سلااوت لەبێ مامۆستا محەممەد دەستپێک دەمەوێت باس لە پیرۆزی کۆتا ڕۆژەکانی مانگی ڕەمەزانمان بۆ بکەیت کە شەوی قەدری تێدایە و بەگشتی پیرۆزەکانی دا ڕۆژی کۆتای مانگی ڕەمەزان چی؟ بەناوی خوای گەورە و میهرەبان درود و ڕەحمەت و میهری و بەرەکەتی پەروەردگار بژێ سەر پێغەمبەری خۆشەویستمان و یار و یاوەریانیان سەرەتا لە خودای پەروەردگار داواکارم لەو کاتە پیرۆزە کە تاعەت و ڕۆژووی هەموو لە یەکمان قبول بکاتن. ئێمە وەکو موسڵمان خودای پەروەردگار ڕەحمێکی پێکردووینە و بەرەکەتێکی پێبەخشووینە کە ئەویش مانجی ڕەمەزانە. مانجی ڕەمەزان یەکێکە لە مانگە هەرە گەورەکانی ساڵ کە خودای پەروەردگار لە ناو مانگەکان چەند مانگێکی داناوە کە ئەویش مانجی ڕەمەزانە و لە ناو شەوەکانی ساڵی شەوێکی داناوە کە ئەویش شەوی قەدرە. ئەو مانگە کە عیبادەت خودای پەروەردگار دایناوە چەندین بەرەکەت تێدایە و چەندین پند و ئامۆژگاری تێدایە بۆ ئێمەی ئینسانەکان ئەگەر سەیری بکەین. یەک لەوانە کە ئێمە ئەگەر سەیری مانجی ڕەمەزان بکەین چەند پند و ئامۆژگاریش تێدایە بۆ ئێمە موسڵمان ئەگەر جێبەجێ بکەین. یەک لەوانە پەروەردەی ماڵی حەڵاڵە، چونکە ئێمە کاتێک کە ڕۆژانە لە بەرەبەیانەوە لە کاتی نوێژی بەیانی تاک و مەغریب خۆمان برسی توێنی دەکەین. لەو کاتە ئەو پندێکە بۆ ئێمەی موسڵمان کە ئێمە ئامادە نینە کە بڕیار و ئامۆژگاریەکان و واجباتی خۆمان جێبەجێ دەکەین و کاتێک کە ئامادە بووین ئەوانە جێبەجێ بکەین. ئامادەش نابین دەست بۆ ماڵێکی حەرام ببین کە ئەو ماڵە حەرامە ئەگەر بێت دەستمان ئێمە ماڵی حەڵالی خۆمان نەخۆین چۆن دەست دەبینە ماڵی حەرام. دووەمیش یەکسانیە ئەگەر سەیری ڕۆژوو بکەین خدای پەروەردگار لەسەر ئێمەی واجب کردووە یەکسانیەکی تەواو بەرزەسە دەکرێتن لەو ڕۆژووە کە خەڵکی دەسەڵاتدار و خەڵکی هەژار لەسەری واجب کراوە. هەروەها جیاوازی جوگرافیش نەماوە لە ڕۆژوو کە خدای پەروەردگار ئەوە ئاماژەیەکە بۆ ئەوەی کە ئێمە ئینسانەکان هەموو یەکسانی لەلای خوای پەروەردگار ئەو کەسانەی کە خزمەت زیاتر دەکەن ئەوان خۆشەویستتر دەبن لای خوای پەروەردگار و لای مسلمانان. سیر بکەین ئەو جیاوازی جوگرافیای شار و گوند و وڵات و بۆ نمونە خەڵکێک لە شار یاخود لە گوند بە ڕۆژوو دەبێتن، خەڵکێک لە کوردستان یاخود لە ئەوروپا یاخود لە ئەمریکا یاخود هەر وڵاتێشتر بە ڕۆژوو دەبێتن، واتە هیچ جیاوازێکی جوگرافی نامێنێتن. دەرسی ئامۆژگاری سێمیش لای مانجی ڕەمەزان بۆ ئێمە ئەوەیە کە دەوڵەمەندەکان بزانن کاتێک کە خدای پەروەردگار ماڵ و سامانی پێبەخشیون ئەوەندە خۆیان برسیرەکەن دەبی بزان برسێدبوونی ڕاستەقینەش لە ناو وڵاتمان هەیە. ئێمە کاتێک کە لە سەر گەنج و تااقەتین کە بە ڕۆژوو دەبین خۆمان برسوولەکەین چەند ناخۆشە، بەڵام دەبی بزانین خەڵکانێکی نەخۆشەیە، منداڵانێکی بێسەرپەرشت هەیە، خەڵکێکی بەتەمەن هەیە لە وڵاتی ئێمە کە برسی و تێنوینە. دەپرسم چۆن بتوانین لە دوای مانگی ڕەمەزانیش لەسەر ئەم بیر و بۆچوونە و ئەو پامێک کە خوای گەورە جێوێت بە ئێمەی بیگەێنێت بەردەوام بین. ئێمە کاتێک کە عیبادەت بۆ پەروەردگار دەکەین ئەو عیبادەتە دەبی بزانین کە بەردەوامی پێ بدەین، چونکە خدای پەروەردگار محەممەد الموستەفا سەروەر و سەردارمان درودی خوای لەسەر بێتن دەفەرمێ ئەحەب ئەعمال إلى الله، یعنی کاتێک کە باز دەکات ئەحەب ئەعمالی إلى الله کە باز دەکاتن ئەدومها، واتە خۆشەویستترین کردەوە لای خوای پەروەردگار ئەوەیە کە ئێمە بەردەوامیمان هەبی لەسەری باکەمیش بێتن، بەڵام ئەو کردەوەی پێویستە بەردەوامیمان لەسەر هەبێتن. ئێستاکە بەشێک لە زانایان باسی ئەوە دەکەن کە مانگێک لە ساڵ واتە 30 ڕۆژ یاخود 29 ڕۆژ واتە مانگێکی تەواو لە ساڵ بۆ ئەوە کافیە بۆ ئەوەی کە ئینسان بتوانێت خۆی لەسەر هەر کردەوەیەک ڕابێنێت و بەردەوام بێتن لەسەر ئەر کردەوە یاخود خۆی لە هەر گوناح و تاوانێک بە دوور بگرێت و خۆگر بێتن لە تاوان. مانگێکی کافی بتوانێتن کە ئەو خۆگریە بەردەوام بێتن، ئەو کەسە توانی پاشانیش بەردەوامی بەو کردەوەیە بداتن. باشە مامۆستا، دیارە ئەمە کۆتا ڕۆژەکانی مانگی ڕەمەزانە و ئەمڕۆژ کۆتاهینی مانگی ڕەمەزانی پیرۆزە. دەپرسم تا چەنە گرینگە نزاکانمان لەم کۆتا ڕۆژانە و لە شەوی قەدردا زیاتر لەوەدا چ بکەینەوە کە داوای هیدایەت، داوای خواپەرستی لە خوای گەورە بکەین، داوای ئیمانێکی خوڵە دڵەکانمان جا بکەین لە جیاتی بابەتەکانی ژیان بۆ منە ڕزق و ڕۆزی ئەم دنیاە. تا چەنە گرینگە ئێمە داوای هیدایەت لە خوا بکەین بۆ جیهانی داهاتوومان.
خدای پەروەردگار ڕەحمێکی بە ئومەتی محەممەد المستەفا کردووە صلی الله عليه وسلم بە بێبەخشینی کە مانگێکی پێبەخشین کە ئەویش لەنا ئەو مانگەش ڕۆژێکی شەوێکی پێبەخشین کە ئەویش شەوی قەدرێک کە خدای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا باسی ئەو شەوە دەکاتن کە خێری ئەلف شەهر واتە خێری هەزار مانجی هەیە ئەو شەوە کە ئێمە بتوانین عیبادەتیدا بکەین لەو شەوەدا ئەگەر سیر بکەین ئێمەی ئینسان ئەو جیلەی ئێستا ئەو تەمەنە ئێستا عمرمە ئینسانەکان ئەو ئومەتە تەمەنی کورتە بەڵام خوای پەروەردگار وای کردووە کە چەندین بەرەکەتی پێبەخشیوین کە ئەو هەر عیبادەتێکی ئێمە بەچەند قات و بگرە ئەو عیبادەتەی قەدر کە خوای پەروەردگار داینەوە خێری هەزار مانجی ئێمە دەتوانین ڕزق و ڕۆزی خوای پەروەردگار زۆرە دەتوانین لەو مانگە داوای ڕزق و ڕۆزی بکەین داوای لێخۆشبوونی پەروەردگار بکەین داوا بکەین کە ئاشتی و ئارایم بەسەر وڵاتی ئێمەدا بڕژێتن بەڵکو ئەوەی کە خوای پەروەردگار ڕەحما پێ بکاتن ئێمە کاتێک کە دەست لە دوعا دەبین خوای پەروەردگار جیاوازە لەگەر ئینسانەکان کاتێک کە داوای شتی لێ دەکەی پێی ناخۆش دەبێتن و چەند جارێک داوای لێ بکەی لای گران دەبێتن بەڵام خوای پەروەردگار جیاواز لە ئینسانەکان پێی خۆشە دایم بەندەکانی داوای لێ بکاتن دایم بەندەکانی تکاو ڕزای لێ بکاتن داوای لێ بکاتن بۆ ئەوەی پێی بەخشێتن ئێمەش کاتێک کە داوامە لە خوای پەروەردگار بکەین با داوای زۆر بکەین چونکە خوای پەروەردگار ڕست و سامان دەسەڵات هەموو لای خوای پەروەردگار و لای بەندەکان نییە ئێمە پەروەردگار کافیە بۆ ئەوەی کە ئێمە داوای لێ بکەین و داوای ئەوە بکەین کە ڕزق و ڕۆزیمان پێ بەخشێتن کە لێمان خۆش بێتن ئێمە بەندەکان گوناحبارین و تاوانبارین کاتێک کە خوای پەروەردگار ڕەحمان پێ نەکاتن ئەی چێ داوا لە چێ بکەین ڕەحمان پێ بکاتن و ئەو شەوە شەوێکی بە بەرەکەتا بتوانین چونکە پێغەمبەرمان درود و خوای لەسەر بێ دەفەرمێتن من قام رمضان إيمانا واحتسابا هەر کەسێک ئەو شەوەکانی مانجی ڕەمەزان زەندی کاتەوە بە تایبەتی کۆتایی دەفەرمێتن له ما تقدم من ذنبی یعنی ئەگەر سیر بکەیت هەر هەموو گوناحی پێشووتری خدای پەروەردگار دەبرێت چ ناز و نعمەتێک لەوە باشتر هەیە کە خوای پەروەردگار بە عیبادەتی شەوێک لە هەموو گوناحمان خۆش بێت و لێمان ببورێتن بەڵام مامۆستا لە قسەکانی پێشوودا باسی ئەوەت کرد کە 30 ڕۆژ کافیە یاخود بەسە بۆ ئەوەی کەسێک بتوانێت هەڵسوکەوت و شێوازی ژیانی بگۆڕێت بەڵام هەندێک جار دەبینین کەسانێکن تەنها لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا نوێژەکانیان دەکەن هەر لە یەکەم ڕۆژی جەژنی مانگی ڕەمەزانی شەو واز لە نوێژ ئەهێنن واتە دەستبەرداری و عیبادەتا بن هەر لە یەکەم ڕۆژی جەژنەوە چیت هەیە بۆ ئەمانە پێویستە چی بکەن؟ بەداخەوە ئێمە خەڵکێک هەیە لەناو ئێمە کە لە ناو مانجی ڕەمەزان عیبادەتی تەواو دەکاتن و تەواو ملتەزیم دەبێتن بە ئاینەوە بەڵام پاش ئەوەی کە مانجی ڕەمەزان کۆتایی هاتن دەست لە نوێشکردن هەڵدەگرێتن و واز لە عیبادەتکردنی پەرستنی خوای پەروەردگار دێنێتن بەداخەوە ئەو خەڵکانە دەبێت بزان کە هەر ئەو خوای مانجی ڕەمەزانە کە ئێمە دەیپەرستن هەر ئەو خوایە و چۆن خوای پەروەردگار کە ئەو مانگەی پێبەخشیوین توانای داوە پێما توانیمان مانگە عیبادەت بکەین وەڵڵاهی لە تەواوی مانگەکان توانێت عیبادەت بکەین ئەو نوێشکردنە بکەین نوێشکردن ئێستا کە ئینسان بە لێکۆڵینەوەکان ئاماژە بۆ دەکرێت حەز ناکەم بچمە ناو کاری پزیشکی و کاری دەرونی و بەڵام هەموو لێکۆڵینەوە دەرونیەکان ئاماژە بۆ دەکەن کە ئینسان حەز دەکاتن لە ناو خۆیدا کە کەسێک بپەرستیتن کە ئەو کەسەش دەبی بزانین کە ئێمە وەکو موسڵمان بڕوامان بە تەواوی بە دینی ئیسلام و وەخوای پەروەردگار هەیە کە تاکو تەنهایە و بێ هاوتایە ئەو کەسە بپەرستین و داوا لە ئەو خوای گەورەیە بکەین کە عیبادەتەکانمان وەربگرێتن و بەردەوامیمان پێ بداتن ئینسان دەبی کاتێک کە عیبادەت دەکات بۆ خوای پەروەردگار هەمومان داوا لە خوای پەروەردگار بکەین کە هیدایەتمان بدە و بەردەوامی و ئیستیقامەمان بداتن لەسەر ئەو خواپەرستیە نەک ئەوەی کە کاتێک کە ڕەمەزان کۆتایی هاتن ئێمە وازە و نوێژ و عیبادەتە بهێنین. باشە مامۆستا هەر لەسەر جەژن دەمێنمەوە دەمەوێت لە ڕووی ئاینیەوە باسی جەژنی ڕەمەزانی پیرۆزم بۆ بکەیت. جەژن دوو بۆنەی پیرۆزن لە ناو ئاینی ئیسلام کە ئەو بۆنەیەکی خۆشەویستن ئێمە وەکو ئیسلام دوو جەژنمان هەیە کە ئەویش جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانە ئێمە جەژنی ڕەمەزان بەهۆی ئەوەیە کە ئێمە ئەو جەژنە واتە مانگێک توانیمانە عیبادەت بۆ پەروەردگار بکەین و ڕۆژوەکانمان لە بخاتری پەروەردگار بە تەواوی بگرین کاتێک کە ئەو ڕۆژوەمان گرتووە ئەو عیبادەتەمان کرد خوای پەروەردگار ئینشاءڵڵە بەر ئەو کەسانە دەبین کە لێمان خۆش دەبێتن بۆیە جێژنەی داناوە واتە ئەو جێژنەیە بۆ ئێمەی موسڵمان ئەگەر عیبادەتمان کردبێتن لەبەر خاتری پەروەردگار و ئەو عیبادەتەمە بە جوانی ئەدا کردبێتن ئەوە جەژنێکی گەورەیە بۆ ئێمەی موسڵمان بتوانین ئەو جەژنە بەرز ڕابگرین و ئەو جەژنە مانای ئەوەیە موسڵمانان بزانن کە لە پاش هەموو ماندووبوونێک خۆشیەک دێتن فێرمان دەکاتن کە ئینسانەکان هەردەم بەردەوام من هەوڵ بدەن
هیچ کاتێک کۆڵ نەدەن چونکە ئەگەر کۆڵیاندا دەکەون ئینسانەکان بەردەوامیان هەبیتن ئامۆژگاریە بۆ ئێمە واتە هەموو ناخۆشیەک سەرکەوتن و خۆشی بەدوایە ئەو سەرکەوتن و خۆشی ئێمەش جەژن بەدوایە کە ئەویش جەژنی ڕەمەزانە و کە چەند ڕۆژی داهاتوو ئەو جەژنە دەبین ئینشاءالله هەموو لایەکمان دەبی بزانین کە ئەو جەژنە بێتە مای خێر و خۆشی و مای لێبوردەی و مای تەبایی و هەموو لایەکمان خۆمان پارێزین لەو ڤایرۆس باشە مامۆستا ئەو جەژنەی ئێمە باسی دەکەین کە خوای گەورە وەکو پاداشتێک بۆ ئەو کەسانی کە ڕۆژویان گرتەوە لە مانگەکە تاماندوو بوون کردوێتی بە دیاری بۆ ئێمە لەم دنیاەدا بەڵام لە بەرامبەردا هەندێک دەبینین لە جژنی ڕەمەزانی پیرۆزدا بە ئاهەنگ و بە لایڤ میوزیک و بە چەند بابەتێکی تر ئەم یادە دەکەنەوە ئەمە تا چەنە دروستە یادکردنەوەی جژنی ڕەمەزان پێویستە چۆن بێت والله خودی جەژن بۆ مسلمانەکان بۆ ئەو کەسانی کە مسلمانن جەژن واتە قبولبوونی عیباتێک کە خوای پەروەردگار لەو ڕەمەزانە لێمانی قبول کردی بێتن ئینشاءالله نەک بە واتای ئەوەی کە ئێمە کاتێک کە چاک واتە عیبادەکانمان کرد ڕوو لە تاوان بکەینەوە دووبارە واتە ئێمە بە شێوازێکی وە کاتێک کە خوای پەروەردگارمان لە خۆمان ڕازە کرد یەکەم ڕۆژ جەژنی بچین خوای پەروەردگار لە خۆمان بڕەنجین لەسەر ئەوەی کە بە هیچ شێوازێک جایز نییە بۆ شێوازێک تێکەڵبوونی زۆری ئافرەت و پیا و بە شێوازێکدا کە ئاهەنگ بژێرن و بە شێوازێک ئەو ئاهەنگ جێڕانە بێتەوەی کۆبوونەوەیەکی شێوازی ناشەرقی ئەو لە ڕوو شەرعەوە جایز نییە و ئەو جێژنە وەسیفاتی مسلمان نیە و شتانە. باشە مامۆستا لە دوای مانگی ڕەمەزان 6 ڕۆژ سونەتە بە ڕۆژوو بین دەمێ باسی شەشەڵانم بۆ بکەی کە لە نێو خۆماندا بە شەشەڵان ناسراوە. پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک کە باسی مانگی شەشەڵان دەکەم با ئەو مانگە دەکات لەناو کوردەواری پێدێنێت شەشەڵان واتە لە مانگیشەوە کاتێک کە بە ڕۆژی دەبی کە ئێمەی مسلمان وەکو سنەتێکی بەرز دەیبینین و بەرزی ڕادەگرین چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ هەر کەسێک ئەو 6 ڕۆژە بگرێتن لەگەڵ مانگی ڕەمەزانی بە تەواوی گرت بێتن وەکو ئەوە ساڵێکی کامل لەبەر خاتر پەروەردگار بە ڕۆژوو بێتن. باشە مامۆستا ئەوش ئاسان نییە ئێمە مسلمان بتوانین سارێکی تەواو بە ڕۆژوو بین و خۆمان برسی بکەین بەڵام ئەوە ڕەحمی خوای پەروەردگارە و بەرەکەتی پەروەردگارە بەسەر ئێمەدا کە ئەگەر ئەو 6 ڕۆژەش بگرین وەکو ئەوە سارێکی کاملمان ڕۆژوو گرتی بین. باشە مامۆستا وەکو تەکمیلەیەک بۆ ڕەمەزان کاتێ ئەو 6 ڕۆژە بە ڕۆژووە بین تا چەندێک یارمەتیدەری ئێمەیە بۆی بتوانین لەسەرەوە عیبادەتەی لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا پەیڕەومان کردووە لەو 6 ڕۆژەی تریش بەهۆی ئەو 6 ڕۆژەوە بۆی ئەو 6 ڕۆژەی کە بە ڕۆژووە بین بەردەوام بین لەسەرەوە عیبادەتە تا چەنێ یارمەتیدەرە. طبعا ئەو ڕۆژوە یارمەتیدەرە لەسەر ئەوەی کە ئێمە بتوانین کە چۆن لە ڕەمەزان توانیمان خۆمان ڕابگرین هیممەت بەرزیمان هەبوو چونکە یەک لە ئامۆژگاریەکانی ڕۆژوو بۆ ئەوەیە کە ئێمە هیممەت بەرز بین چونکە لە بەیانی و خۆت برسی تێنی و کردو تاک و ئێوارێ هیممەتت هەبووە ڕۆژی تر ئاسایی نەتوانیوە چەند کاژمێری سەرەتای ڕۆژ خۆت تێنی بکەی بەڵام ئەو ڕۆژی تاک و ئێوارە خۆت تێنی و کردووە ئەوە پاش جەژنیش ئەو 6 ڕۆژ دانراوە ئێمە وەکو مسلمان چەند ڕۆژێکی سونەتمان هەیە بێجگە لە ڕەمەزان سونەتی گەورە نەکە بە ڕۆژوو بین و لەناو ئەو سونەتانە مانگانە چەند ڕۆژێکمان هەیە کە سونەتە گەتێک گەورەیەتیدا بە ڕۆژوی و لەناو هەفتەش دووشەمان و پێشەمان ئیسان مرۆڤەکان بتوان کە مسلمانەکان بتوان تێدا بە ڕۆژوو بن گرنگە بۆ ئەوەی ئینسان مسلمانان بزانن کە ئەو کاتێک کە ئەو ڕۆژوایان گرتیە دەتوان بەردەوام بن لەسەری بۆ ئەوەیە کە ئێمە زیاتر ئیستیقاممان هەبێتن تەواوکەری چۆن باست کرد ئەو 6 ڕۆژە بۆ ئەوەیە کە ئێمە پاش ڕەمەزان بزانین کە ئەو خوای پەروەردگار هەیە کە ئێمە لە ڕەمەزان ڕۆژمان بۆ گرت پاش ڕەمەزان شار ئەو خوایە مەوجودەوە بتوانین کە ڕۆژوو بگرین و بتوانین کە بەردەوام بین لەسەر عیبادەکان. باشە مامۆستا دەگەڕێمەوە سەر ئەم چەند ڕۆژی کۆتایی مانگی ڕەمەزان و دەپرسم چۆن پێویستە ئەم چەند ڕۆژی کۆتایی مانگی ڕەمەزان کە ماوە بۆ جژنی ڕەمەزانی پیرۆز چۆن بەسەری بەرین چۆن عیبادەتەکانمان قوڵتر بکەینەوە چۆن خۆشەویستی خواردنەکانمانە زیاتر بکەین لە جیاتی ئەوەی سارد بینەوە بڵین ماوەیەکی زۆر ئێمە بە ڕۆژووی تر حەقی خۆمانە لێرەیە تۆزێ ساردبوونەوەیەکمان پێوە دیار بێت. بەداخەوە لەو شاری خۆمان کە دەیبینین خەڵکێک لەو کۆتایی مانگی ڕەمەزان خۆی بۆ جەژن ئامادەکە واز لە هەموو عیباتێک دێنێتن هەموو ئامادەکاریەک دەکاتن بۆ جەژن لە بەبێ ئەوەی کە بزانێ ئەو کۆتایی مانگی ڕەمەزان بەرەکەتێکی خوای پەروەردگارە کە بە ئێمەی بەخشیوە ئەو بەرەکەتەش دەتوانین با خوێندنی قورئان و بە چاککاری و بە ڕێزگرتن لە دەوروبەرمان و بە سەردان کە ئێمە
خەڵکێک وا تێگەیشتون کە ئەو ڕۆژانە تەنها بەوە زیندوو بکەینەوە کە لە مزگەوتەکان خەریکی عیبادکردنی پەروەردگاری ڕاستە بەڵام دەتوانین چەند عیبادێشترشێ ئێستا مسلمانەکان بتوانن لەم چەند شەوەی کۆتایی هەر شەوی پشتێکی کەمیشبی بەخشن لەبەر خاتری پەروەردگار بۆ ئەوەی کە پاداشتێکی بێسوون هێن لە خوای پەروەردگار بەدەستکەوێتن چونکە بزانین تێرکردنی هەژار لە شریعەتی لە ئیسلامەتی شتێکی زۆر گەورەیە و خدای پەروەردگار دەفەرمێ باشترینتان ئەوانن کە نادەدەنە هەژارەکان بەداخەوە لە وڵاتی ئێمەشکە لەو کاتە هەژار زۆرە بتوان یارمەتی ئەو هەژارانە بدەن و لە شتێکی تردا دەفەرمێ خۆشەویستترین شت لای خوای پەروەردگار ڕوانەوەی برسێتی لای خوای پەروەردگار ئێستا بتوانین یان بۆ نمونە سەردانی خزمێک کە بینید لەگەری خۆش نەبە بتوانین لەو چەند ڕۆژە لەبەر خاتری پەروەردگار ڕوویتیدا بکەی و بتوانین تەسەڕوفات و هەڵسوکەوتت لەگەڵ ماڵ و منداڵ و خۆت و لەگەڵ خێزان و لەگەڵ دایک باوکت بە شێوازێکی جوان بتوانین لەو شەوانە دڵیان خۆشکەی چونکە ئێمە نازانین خوای پەروەردگار بە چه هۆکارێک لە ئێمە خۆش دەبێت خوای پەروەردگار بە بیان و لە بەندەکانی خۆش دەبێت ڕەحمی خوای پەروەردگار ئەوەندە زۆرە جیاوازە لە ئینسانەکان کاتێک کە کۆمەڵێک چاکەیان لەگەڵ دەکەی یەک خراپەیان بەرامبەر بکەی هەموو چاکان سفر دەبێتەوە بەڵام خوای پەروەردگار جیاواز لە ئینسانەکان کۆمەڵێک خراپەمان هەبێت کۆمەڵێک تاوانمان هەبێت کۆمەڵێک بێ ئەمری خوای پەروەردگارمان کردبێتن بەڵام یەک کارمان کردوێ لە کۆتایی خوای پەروەردگار لێمان خۆش لێمان ڕازی بێتن ئینشاءڵڵا خوای پەروەردگار هەموو ئەو گوناح و تاوانانەش بە چاکە بۆ مسلمانەکان هەژمار دەکات. مامۆستا زۆر جا لە زاری جیاوازەوە گوێبیستی ئەوە بین کە خێرێکی زۆر گەورەی یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزان و کۆتا ڕۆژی مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بیت بێگومان لە نێوەندەکەشە ڕۆژوگرتن هەر فەرزە بەڵام دەپرسم گرنگی یاخود خێری ئەم دوو ڕۆژەی سەرەتا و کۆتایی لەگەڵ ڕۆژەکانی ترا جیاوازی چییە؟ لە ناو کوردەواری خۆمان باسی ئەوە دەکرێتن واتە عالفە لە ناو کوردەواری خۆ کاتێک کە باس دەکەن عالفەیە ئەو شتا ئەساسی نییە کە مانجی ڕەمەزان هەمووی واجبە لەسەرمان بەبێ جیاوازی لە سەرەتاوە تا کۆتایی هەموو واجبە هیچ جیاوازێک لە نێوان ڕۆژەکان نییە بەڵام گەورەی مانجی ڕەمەزان بەوەیە کە ئێمە بتوانین ئەو مانگە تەواو چونکە مانجی ڕەمەزان مانجی نازلبوونی قورئانە نەک مانجی نازلبوونی قورئان و هەر بۆ زانیاریتان تەنها قورئانی پیرۆز لە مانجی ڕەمەزان نەهاتۆتە خوارەوە هەموو ئەو کتێبە ئاسمانانەی کە پێش ئیسلامی شاتۆتە خوارەوە پێش قورئانیش نێردراوەتە خوارەوە بۆ سەر مرۆڤەکان هەر لە مانجی ڕەمەزان بووە بۆ نمونە سوحوف کە بۆ سەر باش پێغەمبەران ئیبراهیم عەلەیهی سەڵات وەسەلام هاتۆتە خوارە لە یەکەم ڕۆژی مانجی ڕەمەزان بووە و تەورات کە بۆ سەر موسا عەلەیهی سەڵات وەسەلام هاتۆتە خوارەوە لە هەفتەم ڕۆژی مانجی ڕەمەزان بووە و ئینجیل کە بۆ سەر عیسا عەلەیهی سەڵات وەسەلام هاتۆتە خوارەوە لە سێزدەی ڕەمەزان بووە و زەبور کە بۆ سەر داود هاتۆتە خوارەوە لە هەژدەی ڕەمەزان بووە ڕەمەزان جیاوازی نەکراوە لە نێوان ڕۆژەکان سەرەتا یاخود کۆتایی هەموو ڕۆژەکانی گرنگە ئەوە تەنها بابەتێکە لە ناو کوردەواری کاتێک کە منداڵیان هاان دەدا کە منداڵەکان هاان بدەن بە ڕۆژوو بن لەو ڕۆژەدا کە پێویستشە لەسەرمان بتوانین کە ئامۆژگاری منداڵەکانمان بکەن لە توانیان دابی بە ڕۆژوو بن لە تەمەنێکی نەک زۆر بچووک تەمەنێک بتوانین کە ئەگەر زەرمەند نەبن ئەو منداڵانە ئامۆژگاریان بکەین ئەگەر مانجی تەواویش نەیانتوانی بە ڕۆژوو بن کۆتا ڕۆژی مانجی ڕەمەزان بە ڕۆژوو بن. مامۆستا لەگەڵ ئەوانەدا کە باسی جیاوازی ڕۆژەکانی ڕەمەزانمان کرد سۆجا دەبیستین 27 مانگی ڕەمەزان واتە شەوی قەدر و هەروەها 23 مانگی ڕەمەزان و 25 مانگی ڕەمەزان خێرترە لە شەوی قەدرا دانیشتن و عیبادەتمان قوڵکەینەوە واتە ڕۆژە تاکەکانی شەوی قەدرەمە تا چەنە دروستە هیچ جیاوازیەکێ لەگەڵ ڕۆژەکانی تر کە دانیشین لە شەوی قەدردا عیبادەتمان قوڵتر بکەینەوە؟ بەشێک لە زۆربەی زانایان لەسەر تەواوی زانایان لەسەر ئەوەنە کە دەشەوی کۆتایی مسلمانەکان بتوان زیندوو بکەنەوە ئەگەر لەنا ئەو دەشەوە نەیانتوانی بەشێک لە زانایان باسی ئەو دەکەن کە شەوە تاکان زیندوو بکرێتەوە و ئەگەر شەوە تاکان نەتوانێت لا زیندوو بکرێتەوە زۆربەی بەشێکی لە زانایانیش لەسەر ئەوەنە کە 27 مانگ واتە شەوی 27 شەوی قەدرە بەڵام ئێمە کە ئەو شتەکە هیچ تەواوی دڵنیایش تەواو نییە کە ئەو شەوەیە بەشێک لە زانایان کە وای بۆ دەچن نەک بە دڵنیایی بری ئەو شەوەیە وای بۆ دەچن کە شەوی 27 بەڵام شەوە تاکان شەوی بەرز و بەڕێزن لای ئێمە زیندوو دەکەینەوە. وڵە مامۆستا ئێستا تا ئەگەینا ڕۆژی جەژن
چەند شێوێکی قەدری دیکەمان ماوە دەپرسم چۆن لەم شەوەدا عیبادەتمان خوڵکەینەوە تا چنە خوێندنەوەی قورئان لەم شەوەدا گرنگە نوێژکردن هەروەها یادکردنەوەی خودای گەورە. ئێمە خۆکو لە سەرەتا باسمان کرد بتوانین ئەوەندەی ماوە کە خوای پەروەردگار لە خۆمان ڕازی بکەین بەڵکو کە خوای پەروەردگار کە کۆتایی مانجی ڕەمەزان واتە کۆتایی مانجی ڕەمەزان واتە خوای پەروەردگار لە کۆتایی مانجی ڕەمەزان کۆمەڵێک لە مسلمانان ڕزگار دەکات لە ئاگری جەهەنەم. خوای پەروەردگار ئێمە و ئێوە هەموو لە یەکمان پارێزێتن لەو جەهەنەمەی کە دروستی کردووە بۆ تاوانکاران بۆ ئەو کەسانی کە خوای پەروەردگار بڕیار لەسەرەکە بستە ناو جەهەنەمەوە. ئێمە دەبی بزانین کە ئەو شەوە بتوانین لەو شەوانە خوای پەروەردگار لە خۆمان ڕازی بکەین بە خوێندنی قورئانی پیرۆز بە ئامادەبوون لە نوێژی تەڕاویح و ئاهەژکردنی شەو نوێژە بەرخاتری پەروەردگار و خوێندنی قورئانی پیرۆز و بنەک ئەوەی کە ئێمە تەنها بەوە بکەین کە لە مزگەوت دابنیشین هیچ عیبادەتێک نەکەین. ڕاستە خۆی ئامادەبوون لە مزگەوت عیبادەتێکی گەورەیە لە پەرستەکان واتە لە عیبادەتکردن، بەڵام دەبی بزانین ئەو پەرستان ئەو عیبادەتە چۆن دەکەین خوێندنەوەی قورئانی پیرۆز. ئێستا الحەمدولله هەموو مزگەوتەکان لە کوردستان کراوەتەوە بۆ عیبادەتکردن و ئافرەتاش دەتوان بە هەمان شێوە ئەگەر لە مزگەوت نەبوو دەتوان لە ماڵەوە هەموو عیبادەتانە بکەن و ئەو ڕۆکە دەبین بەهۆی ئەو ڤایرۆسەوە کە بەشێک لە مزگەوتەکان بەڕووی ئافرەتان داخراوە تەنها بەڕووی پیاواندا کراوەتەوە دەتوانین بڵێ ئەو ئافرەتانە کە بە نیەتی ئەوەیان هەبووە کە بەشداری ئەو عیبادەتانە بکەن لە مزگەوتەکان ئینشاءڵڵا ئەو خێرایان بۆ دەنووسرێتن دەتوان ئافرەتەکانیش لە ماڵەوە بە هەمان شێوە قورئان بخوێنن و ذکری خوای پەروەردگار بکەن و خوای پەروەردگار بەرز و پاک ڕابگرن کە ذکرەکانی کە ڕۆژانە ئێمە دەیکەین ئەو ذکرانە بکەین و داوای لێخۆشبوونیش لە خوای پەروەردگار بکەین بەڵکو ئەوی خوای پەروەردگار لێمان خۆش بێتن. دەرگای خوای پەروەردگار هیچ کاتێک دانەخراوە. ئێمە کاتێک کە مرازێکمان هەیە شتێکمان لە دڵە والله ئێمە بتوانین لە دەرگای خوای پەروەردگار بکەین. گەورەترین مسلمانان با خەڵک بزانێتن کە گەورەترین دەرگای خوای پەروەردگارە. ئەو دەرگایە داناخرێ لەسەر ئێمە مسلمان بتوانین لەو دەرگایە بدەین داوای لێخۆشبوون بکەین داوای ڕەحمی خوای پەروەردگار بکەین. والله گوناحە ئینسان ئەو شەوانە بەرز ڕانەگرێتتر بە تایبەتی شەوە تاکان بتوانین زیندوی بکەینەوە داوای لێخۆشبوون لە خوای پەروەردگار بکەین و سوزدە بین و خاتری پەروەردگار لەو بگرێن بۆ گوناحەکانمان کە ئەو هەموو گوناحەمان کردو بەڵام خوای پەروەردگار ئاشکرای نەکردوینە. ئێمە ئینسانەکان ئێمە مسلمان بەگشتی ئینسانەکان کۆمەڵێک زۆر لە گوناحی نێهێنیمان هەیە بەڵام خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی گوناحەکانی بۆ ئێمە داپۆشتە داوا لە خوای پەروەردگار بکەین کە ئەو گوناحانەمان داپۆشیتن داوا لە خوای پەروەردگار بکەین کە لێمان خۆش بیتن بتوانین دەستی کەسی دەوروبەریشمان بگرین کە ڕوو لە مزگەوتەکان بکەن و عیبادەتی خوای پەروەردگار بکەن لەو شەوانەدا بەرزی ڕابگرن بە تایبەتی لەو شەوانە بتوانین کاتێک زیندوو بکەینەوە کە پێشنوێژی بەیانی عیبادەتیدا بکەین. خەڵکێک وا تێگەیشتووە کە لە پاش ئەوەی کە نوێژی بەیانی کرا ئەوە کۆتایی ئەو شەوەیە واتە شەوی قەدرە نەخێر هەتا ئەو کاتەی کە ڕۆژ هەڵدێتن با قەدر حسابە. بەڵێ مامۆستا محەممەد ساڵح خەیات مامۆستای ئاینی سپاس بۆی ڕاستەخۆ لەگەڵمان بووی ئەوە گفتوگوی باین باش کوردستانت شەڕتر کردەوە. خۆشەویستان چەرکی کورد وەردەگرین دواتر من و هانا لە تۆڕی پامێران لەگەڵتان بەردەوام دەبین.